بڵە پیازێک قیمەتی نییە ئومێدەکەم خوا ئێمە لەوە نەبین. چییە تۆ بە عەمامەکەی منە خەڵەتی وازای من عەمامەم کردە سەریتر من لە تۆ باشترم. وەڵڵاهی لەناو ئەم مزگەوتە پیاوی وایە ئاتیا لەوە چێ کەستان نەزان ناوی چیە لای خوا سەد قات حورمەتی بەسەر ئێمەوە بێ. شەرت نییە وەی هاتە بەرزایی تر بەرز بێ. شەرت نییە من ڕیشم دانا لە کەسێ باشترم کە ڕیشی نییە. لەوانەیە خەڵکانەکە بێ ڕیشی نەبێت و لای خوا لە من بەڕێزتر و حورمەتدارتر بێ. مامە سۆفی وای تەمایە هەر بە ڕیشی پانەوە جەنەتی بۆ دانرابێ پڕ بە حۆری جوانەوە. ئەو ئەڵێ جەنەت بە ڕیشە نەک بەهۆی عیرفانەوە. سەد سەلاح الدین و دارا قیمەتی یەک ئانێ. وازانێ بەس بە ڕیشە بابە بە ڕیش نییە، بە کردەوە و بە صفاتی جوانە. وەکو پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسادكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوا سەیری سۆرتان ناکە، سەیر ناکە چەنە ڕیشت جوانە و چەنێ نورانیت و چەنێ عەمامەکەت سپی و پاکە و چەنێ قاتەکەت جوان ئوتو کراوە. خوا سەیر دڵتانەکە، بزان دڵتان چی تایە، سەیری عەمەل و کردەوەتانەکە. مەرج نییە من ڕیشم داناوە لە تۆ باشترم، وا بزانیتر من دوعام لای خوا لە تۆ قبوڵترە. ئەمە غەڵەت تێگەیشتنە و غەڵەتە مامەسایلی ئاینی لە من بەرەو خەڵک وا تێبگەێنن کە من قودوەی خەڵکم و ئیتر کەس لە من باشتر نییە. حەزرەتی نالی لە چەند بەیتێکا وەسفی ئەم شتانەمان بۆکە، ئەڵێ خۆشترە عوذری گوناهکاران لە سەد زکری ڕیا. ئەڵێ کەسانی کە گوناحەکەن تاوانەکەن و تێن عوزر بۆ خوا تێرنوێژن، خوایە بمبورە داوای لێبردنێکم غەڵەتم کرد. زۆر لای خوا خۆشەویستترن ئەو تاواندارن لەو کەسانی کەوا حەیوحو زکری ڕیاییەکەن لە ناو خەڵکە خۆیان ئەنوێنن. چکەم بە نەرمی داوای عەفوی خواکە ئەویش عەفێ. بەجە شێخی و سەرلنگە دەستاڕی بە دەستاری بزرگ ڕەندم و دەستاری کەلەی من دەفە نەک من دەف. ئەڵە تۆ من دەفەیەکت کردە سەر عەمامەیەکت کردەتە سەر، منیش دەف تەپڵەکەمە سەرم دەفەکەمە سەرمە چینە لای خوا بزان کامان حورمەتمانەیە. عەمەل حساوە عەمامە چییە؟ من دەفە چییە؟ پارچە پەڕۆیەکی سپی لە بازاڕوە 2000 سێنی. یعنی ئەگەر بەوە بێت تۆش 2000 دە پەڕۆیەک و بەیانی پێش منەشتە باشت. قەسیدەکەتان بۆ خوێن بۆی بزانن چەند جوانی بداعی ئەم لایەنە ناکە. ئەڵێ حەڵقە دەرگوشی کەفی ڕەنگینی تۆیە ئەم دەفە، بانە ناڵێ لێی مەدا عن لەقمه كف الكفا. نەیکە صاحب سر سەرتاپا بە ئەمری کونکونە، باطنی قفقف على سری بەظاهر قەفقەفە. خۆشترە عوذری گوناهکاران لە سەد زکری ڕیا، ئەم بە نەرمی عەفو عەفوە ئەو بە توندی عەفعەفە. شێخی و سەرلنگە دەستاڕی بە دەستاری بزرگ ڕەندم و دەستاری کەلەی من دەفە نەک من دەفە. خادمی مەخدومیە ماقوڵی ناماقوڵیە لەم دەرا ئاسەف سولەیمانە سولەیمان عەسەفە. صاحبی علم الكتابە مطربی هدهد نەفەس یا سولەیمانە لە ئیخوان الصەفا ئاسەف سەفە. جامی تاقی مەیکەدا مشکاتی قندیلی دڵە، شیشە پڕ قەرقەف لە ڕەفڕەف شاهی عالی ڕەفڕەفە. طەبعی نالی توندە ئەمڕۆ یا بە نەشئەینی منیگاه، مەستی ڕەحڕاح و مەی و ڕاح و قەڕاح و قەرقەفە.